ئەو 11 کەسەی کە لە وێنە ناوبانگەکەدا دیارە کە بەناوی نانی نیوەڕۆ لەسەر ساختمانە سەر بە ئەورەکاندا هەر لە کاتی بەدترین باری ئابووری لە مێژووی جیهانی پێشەسازیدا شتێکی سەرسوڕمان بووە ئاخۆکیان. لەو وینەی کە لە ساڵی 1932 گیراوە کرێکەرانی ساختمان دروستکردن خەریکی ژمێ نێوەڕوانن لە کاتی پێشوویاندا لە بەرزایی 256 متر لەسەرەوەی خیابانەکاندا لە شاری نیویۆرک. ئەو ساختمانە ئێستاکە بەشێکە لە ساختمانەکانی ناوەندی ڕاکەفەلەر. ئەوە یەکێک لە هەرەوەینە بەرهەمەگەکانی ئەمریکایە لە سەدەی 20 کە یەکەمین جار نیویۆرک هێراڵد تریبیون بڵاوی کردەوە کە ئێستاکە نەماوە. 11 کەس بە جلی پیسی کارەوە لە نهۆمی 69 دانیشتوون نان دەخۆن قسە دەکەن و چێژ لە سیکارکیشان وەردەگرن. ئەو 11 پیاوە خەریکی ژەمی نیوەڕۆن شان بەشانی یەک دانیشتوون 840 فیت بە هەواوەوا بیر دەکەینەوە ئەخۆ ئەوان شێت بن ئایا بەوە شانازی دەکەن بۆ لەوێدان و چۆن بەوێ گەیشتن و چۆن دێنە خوارەوە. لە درێژایی ئەم هەموو ساڵانەدا پرسیارێکی زۆری بێوەڵام بۆ میژوناس و ئارشیڤالگەری هونەری کریستن ڕاسڵ ماونەتەوە. ئەو دەڵێ ڕاکەفەلەر سەنتەر خۆشبەختە بەوەی ئەو وێنە کە تەمەن هێشتا 6 ساڵە لە کۆکراوە هونەریەکانیدا هەیە. ئەو ئێستاکە لەسەر پەرتووکێک کار دەکات و بە هیوایە ناوی ئەو 11 پیاوە ئاشکرا بکات کە دوو لەوان لە ساڵی 2012 ناوەکانیان ئاشکرا کران کە بەناوی سۆنی گلاننانت و ماتی ئۆساوغنیسی کە هەردوو ئایرلەندیان. ئەوان هەر لە زووە بۆ نیویۆرک هاتن بۆ دەست پێکردن بە دروستکردنی ساختمانەکان لە ئاسن و پۆڵایی سەر هەور. ئەوان چاو نەترس بوون بەسەر شێلمانەکانە دەڕۆیشتن بەشێک لە ساختمانەکانی ساڵی 1920 دا بوون لەو کاتەی وێنەکە گیرا بوو. کاتێک خاڵێکی بینی لەسەر بنکەی ڕاکەفەلەر لە ساڵی 1933 کرایەوە گەشتیاران ئەو هەڵەیانن بۆ ڕەخسا هەست بکەن چۆن بۆ ئەو کرێکەرانە کە لەو وێنەدان لە ئەوەندە بەرزایی لەسەرەوە شارەکەدا.